چۆڵەکە بوو بۆ هەوڵدان بۆ زیادە ڕەوی یاخودەوەی کە لە ناو بازارەکانەوە تێبینیتان کردبێ؟ بەڵێ هەبووە بازە جارێک لە بازە شوێنێکا هەبووە هەوڵێ ناو دوکانەکانیان بکەن یا بە شێوە لە شێوەکان ئێمە نەمانێشتووە ئەو ڕێنمانی جەنابی قایمقامی سلێمانیمان جێبەجێ کردووە بەڵام سەرباری ئەوەش لە دەرەوەی سنووری ناو شاری سلێمانی یعنی دەرەوەی شەقامی 6 مەتری کەم تا زۆر هەندێک کەس هەستاون بە سیاجکردنی هەندێک زەوی کە زەوی شارەوانیە زەوی زراعیە تەربەنیان کردووە داگیریان کردووە بۆ نمونە دوێنێ لە بناری گۆیژە کۆمەڵێک شوێنیان داگیر کردبوو لامان بردوون سیاجەکانمان تێگاون لەم ڕۆژانی پێشوا لە پشتی مەتەمداوە هەنێ شوێنیان داگیر کردبوو تێکمانە ئەم ڕۆژ دیسان دروستیان کردبوو ئەم ڕۆژ دیسان هەرچینەوە تێکمانانەوە ئامارەکەت لەبەردەسایە چەند کەس بۆی زیادە ڕەویەوە ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بۆ تۆ لەلایەن تیمەکانی شاراوانیەوە خودت لایەنە پەیوەندیدارەکانی ترەوە وەکو ئامار نییە بەڵام چکە لەو کاتا خۆتە زانی داوامی فەرمی نیە ئەو ڕێکارانی کە بەرامبەریان ئەگرین لەم کاتە ئێمە ئەگەر خانوویەک سیاجە شتێک دروست کە ئێمە لەو کاتا تێکین ئینزارمان کردن پێشتریش بەگە دوای کە داوام کردەوەوانە ڕێکاری یاسایی بەڕسمی ئەگرینەوەریان ئێتر لە ڕێی دادگاوە بچکۆ ئێمە بەڕاستی لە پێی یاسای ژمارە سێی ساڵی 2010 ژەکەین ئەو یاسایش مەجموعەیەک ڕێنمایی خۆی هەیە کە داوامی ڕسمی کرایەوانی ئەو کاتی ئێمە ئەو ڕێکاری یاسایانە ئەگرینە بەرامبەر ئەو زیادە ڕۆکارانە